ڕێکخراوی یاریزانی تێنسی کوردستان هەڵدەستێت بەکردنەوەی پاڵەوانەتەیەکی تێنس لە شاری هەولێر لەسەر ئاستی عێراق بۆ تەواوی تەمەنەکان پاڵەوانەتەکە وا بڕیارە 25 ئەم مانگە دەست پێ بکات. وەکو ڕێکخراوی یاریزانانی تێنیسی کوردستان وا بریارە ئێمە وا بریار بوو بەڕاستی لە مانجی سێ لە دوازەی سێ پاڵەوانتێک ئەنجام بدەین لەبەر نەخۆشی کۆڕۆنا بەڕاستی نەمانتوانی ئەنجامی بدەین. وا بریارمان داوە لە ماوەیەکی نزیک ئینشاءڵڵا پاڵەوانتیکە لە 25 ئەو مانگە ئەنجامی بدەین ئینشاءڵڵا. بەڵام پاشەوەی دەبی ئێمە وەکو ڕێکخراو دەبی با بڵێن وەکو مۆڵەتیان وەکو ئیزن لە ڕێکخراوە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ئیزنیان لە وا بریارە بەیانی سەردانیان بکەین بە کتابی ڕسمی کەوا ئیزنمان بدەن ئەم پاڵەوانتی بکەینەوە. پاڵەوانتێکە لەسەر ئاستی هەموو عێراق دەبێت واتە کراوەیە و هەموو تەمەنەکانیش تێدایە، با بڵێن فیاتی عمری تەمەنی بچووک، با بڵێن پێشکەوتوان و ڕوادیش تێدایە، با بڵێن هەموو تەمەنەکانی تێدایە.